نەشتەرگەریمان بۆ کردو 14 سەعات لەبەرچی لەبەروی کە سکی و سنگی نەکەینەوە چۆتە ئوردون پێیان گوتو ئەبێ سکت و سنگت بکەیەوە تاوەکو گەدەت باریککەینەوە بهێنینە شوێنی سوورێنچکت بەڵام بەکردنەوە ئەمەمان کرد بەس بە نازۆر بەڵام 14 کاتژمێر ئێمە بە پێوە بووین. ئەی ئێوە خۆتان کاک دکتۆرۆک و پزیشک چۆن لە ڕووی دەرونیەوە هاوکاری و پشتیوانی نەخۆشەکانتانەکەن؟ من وەکو خۆم لە کلینیکەکەم کە نەخۆش دێت بۆ لام ئەزانم شێرپەنجەی لێ کەس و کاریشی پێم بڵێ پێی بڵێ نەخۆشەکەش خۆی بیوێ بزانێ کە چیەتی من هەرگیز ڕاستەخۆ پێی ناڵێم کە تۆ نەخۆشی شێرپەنجەت هەیە. بەناڕاستە خۆ پێی ئەڵێم کە لەوانەیە نام و یەکە بێ ئێمە ئەیدۆزینەوە چارەسەریشی هەیە و لەگەڵیشی بەردەوامە بین. من وەکو ینی کەسایەتی خۆم هیچ کات لە نەخۆش تووڕە نەبووم زۆر لە کەسوکاری نەخۆش تووڕە بم لە بەرۆی زانیاریان نییە کەچی هەموو مداخەلەیەکەکەن بەس هیچ کات لە نەخۆش تووڕە نەبووم چکە نەخۆش خۆی ینی پێویستی بە ئارامیە ئەبێ ئێمەش وەکو پزیشک ئارام بین لەگەڵ نەخۆش و ڕێنمایی تاو بدەین. من حەزم کردووە لە ڕووی زانستەوە ئەبدەیت بم تازەترین زانستی پێشکەشکەم لە ڕووی جەستەوە من نەشتەرگەری هەبووە نەخۆش هەبووە تووشی شێرپەنجەی سوورێنچک بووە نەشتەرگەریمان بۆ کردو 14 سەعات لەبەرچی لەبەروی کە سکی و سنگی نەکەینەوە چۆتە ئوردون پێیان گوتو ئەبێ سکت و سنگت بکەیەوە تاوەکو گەدەت باریککەینەوە بهێنینە شوێنی سوورێنچکت بەڵام بەکردنەوە ئەمەمان کرد بەس بە نازۆر بەڵام 14 کاتژمێر ئێمە بە پێوە بووین لەگەڵ تیمی نەشتەرگەری گشتی کاک دکتۆر لێر و کاک دکتۆر کاوە بە سوپاسەوە لێرە لەگەڵ تیمی خۆمانۆک و نەشتەرگەری سنگوسیەکان کەواتە ئێمە جەستەی دەرونی زانستی و پیشەیی و دینیەنیش زۆر لەگەڵ هاونیشتیمانیانمانین هەوڵە دەین باشترینیان پێشکەشکەین ئیتر شیفاش لای خۆی گەورەیە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی